لە هەموو جیاندا زانکۆکان جگەلەوەی ناوەندێکی معریفی گرنگن بۆ پێگەیاندنی خوێندکەران پشتیوانێکی بەهێزیشن بۆ حکوومەت. مامۆستایانی زانکۆ ڕای دەگەێنن پێویستە حکوومەت هێرێم سوود لە توانست و توێژینەوەی زانکۆکانی وەربگرێت. پێم وانە وەکو پێویست یاخۆت بەڕادەیەکی زۆر حکوومەتی هەرێم سوودی لە پرۆژی زانکۆکان وەربگرت بێ، چونکە بێگومان زانکۆکان کەم یا زۆر مەشروعیان هەبووە بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشەکان بەشێک لە قەیرانەکان لە هەرێمی کوردستانە. بەڵگە بۆ ئەوەی کەوەکو پێویست ئیسفادە لە پرۆژەی زانکۆکان نەکراوە ئەوەیە کە هەرێمی کوردستان لە کێشەگەلێکی زۆر زۆرایەوە ئەم کێشانە بەشێکی ئەم کێشانە بە بەردەوامی لە زۆربوونان، یعنی چارەسەرکردنیان کەمترە لەوەی کە کێشەکان زیاتر لە گەشەکردنان. پێویستە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێوێ بکەوێتە سەر ڕێچکە ڕاستەقینەکەی و حکوومەتێکی تەواو مؤسسی بێت، دەبێت ئیسفادە لە مەشروعی زانکۆکان بکات، لە پرۆژەکانی زانکۆکان بکات، لە ئەدڤایسی لە هاوکاری زانکۆکان بکات. فاکتەرێکی گرنگی پێشکەوتنی وڵات سوودبینینە لە پرۆژە و بیرۆکەکان و توێژینەوەکانی زانکۆکان لە هەرچی وڵاتێکە بێ. ئەو وڵاتانەی کە پێشکەوتون گرنگیان زۆر داوە بە پرۆژەکانی زانکۆ، بە بیرۆکانی زانکۆ، بە توێژینەوەکانی زانکۆ، بەڵام بەداخەوە ئەوەی تێبینیەکرێ لە وڵاتی ئێمە لەم هەرێمەی ئێمە تاکو ئێستا زانکۆکانمان ژمارەیەکی زۆر توێژینەوە ئەنجامەدەن، بیرۆکەی زۆر جوان و باشیە لەلایەن مامۆستانی زانکۆ لەلایەن زانکۆکان و گەڵاڵە ئەکرێ، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم بەداخەوە ناتوان بڵێم سوودی هیچ لێ نەبینەوە، بەڵام بەبێ پێویست سوودی لێ نەبینیوە. مامۆستایەکی زانکۆش پێی وایە لە کابینەیەک لە دوایەکانی حکوومەت هەرێمدا سوود لە وزە و توانستی زانکۆکان بۆ چارەسەری گرفتەکانی هەرێم نەبینراوە. بێگومانێکێک لەو کایە گرنگانەی کە لە هەموو مجتەمەعێکی پێشکەوتوو نابوونی هەیە مەسەلەی خوێندنی باڵا و ئەو ڕاپۆرت و ئەو توێژینەوانەیە کە لە کەرتی خوێندنی باڵاوە یێتە بەرهەم. خوێندنی باڵا تەنها ئیشی ئەوە نیە کە کادر بڕوانامە بە کادر بە، لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانە لە خوێندنی باڵا بەرنامەی گرنگ داڕژە بۆ حکوومەت و حکوومەتەکان سوودی لێبینین. بەداخەوە لە هەرێمی کوردستانە بە درێژایی 28 ساڵ حکومڕانی نەمبینیوە نەمان بیستیوە حکوومەتی هەرێم و سەرجەم کابینەکان سوود لە بەحسەکان، سوود لەو توێژینەوانە، سوود لەو پێشبینیە گرنگانە، سوود لەو داتە و ئامارانەی کە لەلایەن کادیران و ئەکادیمیانی خوێندنی باڵاوە خراوەتە ڕوو. بڕۆ تەماشاکە هەموو ئەو بەحسە گرنگانەی چی ماستەر چ دکتۆرە چ بەحسەکانی ترکە بۆ تەرقیەکردن یاخود سەبارەت بە کێشە و ئاریشەکانی ئەم وڵاتە کە هەنگاوی گرنگی تایە کە زۆر بە جوانی تەشخیسی کێشەکانی کردووە چارەسەری بۆ داون. ڕۆژە نەمان بینی حکوومەتی هەرێم بڵێ سوودم لە فلان بەحث بینی، سوودم لە فلان توێژینەوە بینی، گوێ لە ئەکادیمیانی زانکۆ بگرێ. خواست و داواکاری مامۆستایانی زانکۆیە گوێ لە توێژینەوە زانستیەکانی زانکۆکان بگیرێت و حکوومەت کار لەسەر و توێژینەوەنە بکات لە پێناو کەمکردنەوەی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.